ئەو خانمێکە گەرچی هەمیشە وابینی ومانە کە زۆر دڵکراوەیە، هەمیشە خەندە دەبەخشێ، هەمیشە ئاوەدانیە لە هەر شوێنێک بێ قسەی خۆش و نەستەق دەکات، بەڵام ژیاننامەی ئەو لەکوێ دەستی پێکردووە و ئەمڕۆ لە چ بارودۆخێکی ژیاندایە بەشێکی سەرەکی گفتوگۆکانمان دەبێت و کۆمەڵێک بەرهەمی جوانی خۆشی پێشکەش بە بینەرەکانمان دەکات. ئەو دەکرێت بڵین یەکێکە لەو خانمە ڕێژکەشکێنانەی کە توانیوێتی لە بواری هونەرا دەستێکی باڵای هەبێ. لە هەمان کاتە مامۆستایە لە زانکۆ هەزاران خوێندکاری پێگەیاندووە. ئەمڕۆ بە شانازیەکی خۆشەوە کە من ئەزمموی کارکردنم هەبووە لەگەڵی بانگی دەکەمە ئێرە و پێم خۆشە بە چەپڵەیەکە شایانی خۆی بێ بانگشتی بەڕێز دکتۆرە بەڵقیس بکەین. دووبارە یاخوا بەخێر بێت بەڕێز دکتۆرە بەڵقیس، زۆر سپاس کە ئەمڕۆ میواندارێکی ئێمەی قبول کرد. جارێکی کە چەپڵەیەکی قایم بۆ دکتۆرە سەر هەردوو تاڵ. فەرموو دکتۆرە. یاخوا بەخێر بێ، ئاوەدانە کردەوە و بەڕاستی هونەرمەندە. فەرموو ئێمە یارمەتی دەین بۆ ئەوەی دانیشێ لەسەر کورسەکە. بینەرانی خۆشەویست، زۆر بە خێراتنی، زۆر بەڕێز دکتۆرە بەڵقیسەکەم. جێگەت باشە دکتۆرە؟ ناباشە الحەمدولله. دا باشە، زۆر بەخێر بێ. زۆر خۆشحاڵم دوای ماوەیەکی درێژ جارێکی کە لە پرۆگرامێکا پێکەوە دانیشتوین. فەرموو سڵاوی دکتۆرە بەڵقیس هەم بۆ بینەرەکانمان هەم بۆ ئەو کەسانی کە ئێستا چاوەڕێی هاتوونیانەکە. هەمووانم خۆش دەوێ، سوپاسیانەکەم هەمویان هاتوونە.
دکتۆرە بەڵقیس دەمەوێت پێتان بڵێم پرۆفیسۆری یاریدەدەرە هونەرمەند و مامۆستایە مامۆستای زانکۆیە کە هەزاران خوێندکاری پێگەیاندووە. دکتۆرە بەر لەوەی باس لەم بەرهەمە نوێیت بکەین بەر لەوەی بگەڕێنەوە سەر هەندێک چیرۆکی ژیانی بەڕێزت پێم خۆشە بۆ ئەوانەی کە لەبارەی ژیانی دکتۆرە بەڵقیسەوە خوێندنەوەیان نییە زانیاریان نییە نەگەڕاون بەدوایە ڕەنگە هەروە بیبینن وەکو خانمێکی هونەرمەند لەسەر ستەیج گۆرانی دەڵێت یاخۆت لە هەندێک کار و چالاکی ترا بەشدارە بەڵام زانیاریان نییە ئەگەر پێت خۆش بێ ئێمە کورتێکمان لەسەر ژیان نامەی بەڕێزت ئامادە کردو با پێکەوە بیبینین لایەکی باش تۆ هەر لایەکی باشە هەیە دکتۆرە یاڵە بەسەر چاوەکانە نێشێ فەرمونون با ئەم بایۆگرافیە لەبارەی ژیانی دکتۆرە بەڵقیسەوە هەمومان ببینین. زیاتر لە نیو سەدە پێش ئێستا ژیان ئەحمەد لەو دەنگەمەینە دەگمەنانە بوو کە گۆرانی کوردیان دەچڕی ئەو کات ژیان لە نێو هونەرمەندەکاندا وە کەسێکی مۆدێرن دەینواند. ئەو دەمە زۆر کەس گویان لە ژیان دەگرت بەڵام کەم کەس دەیانزانی ناوی ڕاستەقینەی دکتۆرە بەڵقیسە. بۆ ساڵانێکی دوور و درێژ دکتۆرە بەڵقیس لە دنیای کامێرا و ناوبانگ دوور کەوتەوە تا ئەو دەمەی جارێکی دیکە وەک یەکێک لە دادوەرەکانی پرۆگرامی من جیاوازم بینڕە. لەشت دروست کراوە لە بۆ ڕەقس ئەوانی تر نەیە کە گۆرانی بڵێ دوو بڵێ ئەوانی تر بەس دەسوا بکەن ئەم لە دەستێت چ لێ بکەم. ئەم پرۆگرامە دەواازەی ئاشنابوونی ئەم نەوەیە بوو بە بەهرەمەندێکی قسەخۆش و دڵتەڕ و گەشتبین و لە دڵدا خۆشەویست کە هەمیشە بە کۆمنت و سەرنجەکانی کەشی پرۆگرامەکەی خۆش دەکرد. ڕسقی منی بڕی چ بڵێم گۆتی لە بۆ خۆشەویستم بەخێر بێ کەڵەباب. پاش بەرهەمهێنانی چەند گۆرانیەکیش دیسانەوە لەم چەند ساڵی دواییدا دکتۆرە بەڵقیس تەواو لە شەشەکان دوور کەوتەوە. نەقم و غەرقی تەمەنیەک بووم تۆ نازانی بۆچی ئەگری. ماوەیەک لەمەوبەریش هەواڵی نەخۆشکەوتنی ناوی دکتۆرە بەڵقیسی هێنایەوە ناو میدیاکان. دکتۆرە بەڵقیس هەمیشە ناوێکی ئاشنا و دیار بووە بەڵام ڕەنگە زۆر نەبن ئەو کەسانەی بەوردی ئاگایان لە مێژووی ئەم خانمە ڕەشەشکێ نەبێت. دکتۆرە بەڵقیس عەلی دۆسکی ساڵی 1953 لە مووسڵ وەک چەتاخانەی ناوشەش برا لەدایک بووە بەڵام کاتێک پرسیاری ساڵی لەدایکبوونی لە خۆی دەکرێت بەخۆشیەوە دەڵێت لە ئۆکتۆبەری ساڵی 2000 لەدایک بووم. باوکی دکتۆرە بەڵقیس خەڵکی شیلاتزەیە و دایکیشی خەڵکی ڕەواندوزە. خۆشی خاوەنی کڕۆکچێکە. ساڵی 1960 ئەو کاتەی چوونە سەرشان و بۆ پیاوان زەحمەت بووە چ جای خانمان بەڵام دکتۆرە بەڵقیس بێرانە بەنازناوی ژیان یەکەم بەرهەمی هونەری خۆی بڵاو کردوێتەوە کە تا ئێستاش شیرینترین بەرهەمە لەسەر دڵی خۆی. بەشی زۆری تەمەنی دکتۆرە بەڵقیس لە دەرەوەی کوردستان بووە. ساڵانێکی زۆر لە بەغدا ژیاوە تا ئەو دەمەی ساڵی 2002 گەڕاوەتەوە بۆ کوردستان و دواتر وەک مامۆستای کۆلێژی هونەرە جوانەکان درێژەی بەکارکردن داوە. ژیانی دکتۆرە بەڵقیس پڕن لە چیرۆکی جۆرا و جۆر مەگەر هەر خۆی لە نهێنی و سەرداوەکانیان تێبگات. ئێستاش یەکێک لە کەنەڵ عراقیەکان لە ڕێی فیلمێکی دیکۆمنتاریەوە سەرقاڵی گێڕانەوەی ئەو ژیانە پڕ لە هەڵکشان و داکشانەیە. پاشەوەی نەخۆشی ماوەیەک دکتۆرە بەڵقیسی دوور خستەوە بەڵام دیسانەوە بە بەرهەمێکی نوێی هونەری دەگەڕێتەوە و دەیەوێت ئەم کارەش بخاتە سەر خەرمانە پڕبەرەکەتەکەی. من دوعاەکەم ئێوەش بڵێن ئامین هەمیشە لەش ساغ و بەتەن دروست بێت تەمەنی درێژ بێ. دکتۆرە گیان دەست خۆش زۆر سپاس. ئەمە ژیانی دکتۆرە بەڵقیس بوو ڕەنگایەک بەشێکی دروستە. زۆر هەڵکشان و داکشان لە ژیانی بەڕێستا هەبووە. بەڵێ چ شتێک هەیە کە وای کردو دکتۆرە بەڵقیس
ئەوەندە چۆنەڵێ شەڕ لەگەڵ ژیانکردنا بکات چۆکدا نەدات نمونەیەکی زۆر جوانە ئەمە چۆن دەگوازیتەوە بۆ گەنجەکانمان ئەمن دەڵێم ئینسانێک ئەگە خۆی تەسلیمی نەخۆشیەک خۆی تەسلیمی قەهرەکی بکە داخی دەکەوی بەڵام چەند بە قووەت بی نەترسێ ئەو جێی مشکلەی تێدا تێپەڕی لە پشتەوەدانێ بەگراون دەیگەڕێ بژی بۆ ڕۆژی خۆت بەڵام بژی نار بژی بنووی ئەوە ئەیش بکەی خەونەکی بینێ بڵێ ئەو خەونە دەمێت ئینشاڵڵە ڕۆژێک دەبی و بە سەبر و بە ئیمان هەموو تش دەبی کەواتە بەردەوامیدان بە ژیان من تازە دەست پێ دەکەم وای گیانە هەر بژیت ئەوە نمونەیەکی زۆر جوانە 200 ساڵ 200 ساڵ ئێشتەکەمە دکتۆرە بۆ تۆ بەخوای کە سێری تۆکەین هێست لە ئەزمموی بەرنامەی من جیاوازمە هەرکە ئاهات یەکسرە و ناوەی ئاوادانە کردوانێ و من دەمزانی کە دەهات لە ماڵی یەک دنیا کێشەشی هەبووە بەڕاستی وەکو خۆی هەموو ڕۆژ کێشەم هەیە هەموو ڕۆژ کێشت هەیە کێشە خلاص نابی دکتۆرە ئێستا بە تەنێ ژیانەکەی لەگەڵ کوڕم لەگەڵ کوڕت خوا لێ نەسێنێ ئەڵەن کوڕەکەشە هاوسەرگیری نەکردووە نانەی کردووە بۆچی نایکە دەڵێتن یەکێک بەدڵم بی یەکێک پارەی بووێ زێڕی بووە دەڵێ نامەوێ دە ئینشاڵڵا دەڵێ شەرتی خۆشەویستیە زانە ڕاستە خۆشەویست چەند دەڵێتن جارێ تو دوای ئەمن دکتۆرە مەسەلەن جیاوازی من لەگەڵ ئەو کاتی پێکەوە ئیشمانە کە ئەگەر ئێستا وەکو لیژنەیەکی دادوەری بی چی بە مناڵی لە پێشکەشکاریە ئەتو ڕەخنەشم لێ بگرێت هەروە سەر دەکەوی بە خوددای دەفڕی سەفڵەتی باش بۆ لێدەن دانا حەزەکەم ئەویش هەروە سەر دەکەوی ئەویش مەشاکلی هەیە کەس نییە نیتی بەڵام هەموو لەلایەک دەڵە ئیش دەکەم ئەرێ وەڵا دکتۆرە ئەڵێن دکتۆرە بەڵقیس زۆری حەز لە تەناییە بۆ تەنایی هەڵەبژێری لە تەناییە چی ئەەکەی وەڵڵاهی تەنایی خەیاڵ دێ زۆرە نووسیوە نیە ڕۆژێ 4 ساعتە تا 6 و 2 ساعت دەخوێنم 32 کتێبم خلاص کردووە بە خوێنەوە یان نووسین نووسین لە نووسینی دکتۆرە خۆی نادم بەس دوای جەماعەت کتێبەکانمان بنێ میناوە لە وەتەن عەرەبی معروفترم لێرە دروستە ڕاستە عەرەبیەکەم فولە 4 زمانە زانی دکتۆرە ئینگلیزی و عەرەبی و کوردی و تورکیش تۆزێک هەر بژیت ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم ئەڵێن دکتۆرە بەڵقیس شەوانە زۆر دەگری بۆچی ئەگریت لە ئێستاوە بگریم پێشی بەرنامە خلاصبی با بگریم بۆ ئەم هێزە و لەکوێوە هێناوە کە دەرەچیت لە بەرامبەر جەماوەر زۆر خۆ بە دڵخۆش پیشانەی خەڵک وا هەستەکات دکتۆرە بەڵقیس ئێستا خانمێکە ئەوەنە شاهانەیە لە ناو قەسڕێکە دەکەس خزمەتیەکە هەندێک دەمان وام لە ناو قەسرم لە ناو زێرم دەنا هەموو فڕێ دەدەم دەچم بۆ شەخصەچی دەڵێم ئەوانم هەموو ناوێ دەچم بۆی ئەو لە چیرۆکەکەی وە دەکەم دائیمەنە من خۆت تێ دەیخم ئەگە خۆت تێ نێخم دەرنایە بە هەندێک زۆر دەوڵەمەندم و هەندێک جار ئەوەندە فەقیرم کەست ماشەم ناکە وەی گیانە نانە ئێمە هەموومان سێریەکەین باشە ئێمە ئەمەوێ پرسیارەکانتان لەسەر بایۆگرافیەکەی ژیانی دکتۆرە بەڵقیزیان هەر شتێک لەسەر ژیانی ئەو مەراقەکەن ئامادە بکەن دێمە لای ئێوەش با لە بەرهەمەکەی کە ئێستا پێشکەشت کرد تۆزێ قسەی لەسەر بکەین دکتۆرە بەڵقیز ماوەیە کە دەنگی نییە بەڵام تازەترین بەرهەمی نەدەنگم نیە ئەمە دەچمە بەیر و دێم کتێبان لەوێ تەبع دەکەم لێرە کەس مساعدەم ناکە وزارەتی ڕۆژنبیری مساعدە ناکە نازانین چێ ئەتو چێمە چێمە ناڵێن ئەوە دکتۆرە ئەوەندە کتێبی هەیە با ڕۆژێکی شکر و تەقدیرێکی بۆ بنێنی وەڵاقەکە دەنێرم بۆ خوای ئیتر من لەگەڵ ئەوەیانێم دکتۆرە ئەو شکر و تەقدیرەشم هەر نەویست جوانە وەڵی قسەی ناو کتێبی باشە ئی بەرنامە ئەو گۆڕاغاس بابێن ڕێزلێنانێک بکەن لە بەرچاوی خەڵکا بڵێن ئەمە شایانی ئەوەیە کە ڕێزی لێ بگیرێ نەک هەر بە کاغەزێک بۆت بنێرنەیش ڕازی فێرە کاغەز بووم هەندی بنووسم ناوەڵا ئافرم باشە ئەمین مامۆستا هەڵکەوت ڕەبی خوا عەمری درێژکە ئامین یعنی دەڕۆژی بەجێم ناڵی دێ
دێت سرم لێ دەدا نەخۆش بم دەمباتە ماڵی خۆی خوا هەیە ئاخری گوتی دکتۆرە نابی داویشی دەبی گۆرانێکت بۆ دارێم گوتم داینێ باشە و دینە گۆرانی بێژە و بە خۆتان دەزانن هونەرمەندێکی خانمێکی تازەیە هاتوتە ناو بوارەکە بەڵام شاعیرەکی ئەو تێکستەکەی ئەو نووسێتی ئەوە ئافرم شعر دەتوانی بڵێ بەڵام شعری گۆرانی زەحمەتە چونکە تۆنەچی خاصە یعنی دەبی ئەوە بەڵام زۆر کچانەیەکە یعنی کچنیم مەبەستمەوە نییە کەچوانە مەبەستمەوەیە ستایلەکەی زۆر نوێیە لە وتناو ئەگەر ئەمن ویستم لە بۆ عمری من با نوێکەین چونکە هەروەکو خۆ دەڵی 2000 ساڵی 2000 لە دایک ساڵە هەر 8 ساڵی هەموو کرۆس زۆر باشە گۆرانێکیاندانە ئاوازەکەی بە دوو ڕۆژ ماشەڵڵا گوتیان یەڵڵا و مامۆستا مخریجەکی زۆر باشە محەممەد جەمیل زۆر سپاسی ئەەکەم فەقیرە ئەمیان دەسیارێنە لاقم ئەوەن دەیلاتوە میان بردەوێن دەرێ ئەوە هەندێک لە کتێبەکانی منیش هەندێک ئەمە بەشێک لەو کتێبانەی دکتۆرە بەڵقیسن خۆت لەم بەرهەمە نوێیت ڕازیت دکتۆرە دڵت پێ خۆش بوو بە گۆرانیت نوێیەکەت دڵم پێ خۆش بوو یەشی دیشمان هەیە گۆرانێکی دیشمان هەیە دکتۆرە بە زمانی کوردی هەتا کتێب هەمە بە کوردی بەس زۆربەی دوو سێ کتێبم هەنا چونکە ئەمن دەمێت لە دەرەوە ئادەم بمان ناسن ڕاستە کتێبەکەم هەیە بە ئینگلیزیش The Woman After the Midnight ئافرەتێک ئاخری شۆ پێم وابێ کە هەیە لە ناویدا بە ئینگلیزی هەیە هەبوو نام ئەبێ نەیان هێنابێتە ئێرە دەسە کام لەو کتێبانەی خۆتە زۆر خۆشەوێ گوتیان بۆ ئافرەتەک ئاخری شەوێ ئەوە معنایەکی تێدا بابە بۆ معنایە ئافرەتە دایکە کوڕی تاخیر بووە ئاخری شەو انتظارەکە تا کوڕی بێتەوە مێردی تاخیر بووە وەنیە هەر چاوەڕێک هەر چاوەڕێنە من گوتم ئاخری شە ئەوە زەڕبەیە تا پیسەک پێ بکەنی دوای بزانی ئەرێ چیەوە ئافرەتە دەبی عنوانەکەی پیسەک سەرنج ڕاکێش بێ سەرنجی عالەمی ڕاکێشم وەچی گۆرانی تۆڕ سەرنجم ڕاکێش ئەرێ وەڵا دکتۆرە بووە بابەتی تۆڕە کۆمەڵایەتەکان دەستی هەموو ستاف خۆش بێ ئەوانەی کارەکەیان کرد بەس خوام هەیە هەموو عالەمیان خۆش دەوێ آخر دکتۆرە بە خۆت بەڕاستی مجاملەت ناکەم هەتا بڵێ سادەی هەتا بڵێ کۆمەڵایەتی ئەجی چۆن لەبەر ئەوە زۆر خۆشەویستی الحەمدلله هەروواژەمێنی ئینشاءڵڵا باشە من ئەزمونێکی زۆر خۆشم لەگەڵ دکتۆرە بەڵقیس هەیە کە بەڕاستی پرۆگرامی من جیاوازم بوو ئەو کاتەش لە بەرهەمهێنانی ئارام و میدیا بوو پێم خۆشە هەندێک بەبیر خەڵک بێنینەوانێ ئەو کۆمنتە تایبەتانەی کە بە ئامادەبووان بە بەشدار بووانتەوت سەیرێکی ئەو ڤیددیۆش بزانین فەرمونون با پێکەوە ئەو ڤیدیۆش بینین. ماشەڵڵا لەشت زۆر زعیفە ڕەقسە چی بکە ناتێت زعیف بی جگت خۆش بی زۆر سپاس ئەگە ژنت دوو فەردەی هەمومان جێلێنێ چۆن نەکنە تو دەمینێ خاتری کوڕەکان هەمیان جوانن دەڵێم بەڵێ زۆر سپاس دم و چاوت ئەسمەرە چی جوانی داخل چ دەوێت سە دەستگیرانت کەیفی دێ من پێ خۆشحاڵم چی هەی جوانە لە بوو من دێنی ئەوەل جار یعنی نفسی تەقلیدی پێشانی چ ئێضافە نەکرد بە خودای بەس لەبەر خاتر کوڕەکان سانکی حرامات ئەوە چ وەخت دەڵێتن وەختی هەیە ئەو بەیانیان دەبی داخی شەرمەکەی فڕێدن دەبی ڕەقسە چی بکەی دەستت لێ دەنێ ئەوە دەکەی ئەوم ناوێ شتێکی بکەی عالم بڵێ ئەرێ ئەوە چۆن ئەوەی کرد دوگمەکەت بە جوانی کردەوە سنجی خۆت لە بۆ من پێشاندا دەوت خۆش بی دەوت بوویان کەپوت بوو ئەدێ من چ بڵێم داخی ئەی تۆش لەبەر خاتریەوە ئەم جارە لەبەر خاتر خۆشەویستیوی قەی چێکە نابێ نابی ساقی تێکەم بای
وازی لێ دێنیم بەخوای لەگەڵ تۆ بەخێر بێی کەڵەباب ناڵێم ناڵێم بەس کەڵەبابەچی بە عومرێکی گەورە چۆن دەڵێ با یەک ببرێ بەڵێ ئەزاویت کە مشکلە نییە ئەمن دەڵێم بڵێ یاڵە قەی ناکە دەنگت خۆشبی حەمە گیان حەمە گیان گیانم حەمە حەمە گیان هەر بژیت دکتۆرە ئەوە چەند ساڵە؟ چەند ساڵە 2008 و 9 ئەگە 2008 یعنی 10 ساڵ 10 ساڵ باشم تەمەنێکە 10 ساڵ گسکەتر بوومەوەڵا باشە دکتۆرەگان بچینە لای بەرهەمێکی تر یاڵا گۆرانیەکی تر فەرموو گۆرانیەکی تر؟ کەرەمکە یارمەتی دەم
بژیت فەرموو دکتۆرێکیان فەرموو وەڵا ئەو گۆرانیەکێک بوو لەو گۆرانیانەی کە زۆر کەوتە سەر زاران زۆریش خۆش بوو یارمەتیت بەمەوە نانە یارمەتی دەیەم لە بەرەوەی کورسیەکانمان بەڕاستی ئەرێ بۆ هەندە بڵیندە دەرەسمان بوو لەبەر خاتری مێزەکە لەبەر لایەنی هوەری زیاتر دکتۆرە گۆرانیەکانی تۆ هەمیشە کە دەیڵێ بۆ وتنەوە زۆر ئاسانە بەڵام خۆت یەکێکی لەو کەسانەی کە زۆرت حەز لە گۆرانیە فۆلکلۆر و کلاسیکەکانە بە تایبەت دەنگی شەماڵ سایە هەتا هەمە گۆرانی تۆر ئێستا بۆ 85 گۆرانی 85 گۆرانی هەر بژیت ئەی بۆ ئەو شتانەی ئەوانە هەندێک بەناو دێ بەڵێ هەندە چیش هەندە کەسێ جوۆی ناداتێ زۆر ئەوانت هەمووی ئەرشیف کردووە دکتۆرە نە هەرمە هەموو سیدینە سیدینە کەونەکان نە کەونەکان ئەڵێن هەندێکی نەبەسیعنی وەچی ئێستا کەس نایکڕی لەگەڵ کام لەو هونەرمەندە کۆنانە زۆر کارت کردووە لەگەڵ هەمووان کێ و کێ زیاتر زیاتر لەگەڵ جەمال جەلالی بەڵێ محەممەد قەدری مامۆستا محەدری ئەو کۆڵانی محەممەد قەدریە خوا هەیە ئێستا گۆرانیەکی دیشم هەیە دوم هەیەن و یەکێک دەگەڵ سەمیر زاخۆی بادی نییە دەبی بگەڕێمە لای بابیشم هەندێک دوایکەن ڕەواندز و شیلاتزێ یعنی دانانیشم هەر گۆرانی دەکەم باش کەم گۆرانی شەماڵ سایب هەیە زۆری حەز لەکەی زۆر حەزم نییە گوێشی زۆر لێگری چکە دەنگی وەختی جم لێ دەبی قەهرەخم هاتی کچێ بۆ هاتی بۆ هاتی بۆ دڵی هاتی وەگری ئەیاوار بۆ ناتەوێ بیڵیتەوە ئەو گۆرانیە زۆر جوانە دەست خۆش هەر بژیت بۆ کاتێک کە دەستت بە کاری هوەری کرد دەزانم زۆر زەحمەت بۆ یعنی تەمەنێکە و بەڕاستی ڕیسکێکی زۆر خزمی دەداکەم قسەم دەگەڵ ناکەن هەتا ئێستش هەبێت یعنی هەندێک ڕووبەڕوو دەمبینن دەڵێ ماڵیان ئاوابی باشترە خزمی واشاکردم بۆ نایە هەر لێت نیگەران خزمی بابم نا بێژن تو سەرێمە ئەی گیانە جیاوازە هەر کەس کەیفی خۆیتی بەڵام تۆ گوێت پێنیان و هەتا ئێستش ناڵێم هەمویان ئەمە ناڵێم هەمویان تایدایە زۆر بەیان زۆر بەیان بەس هەموو خۆش دەوێن خزمی داکەم بەو دنیای نادەم لەبەر خاتری داکەم خۆ دەگژم خینی داک من هەر خۆشم دەوێن سوەختی بڵێن وەرە غار دەدەم بڵێن پیاوی بگژێ دەگژم بەستە بەڵا هیچم پێ ناکەم وەڵا ئەوەنە دڵپاک و سادە و جوانە زۆر زەحمەتە بڵێ مێرولەیەکیش بکوشە مەبەستی لە گەیاندنی مەسرجەکە بوو دکتۆرە ئەو کاتە بۆچی ناوی ژیانە بۆ خۆت هەڵبژار ئەمێن ناوی ژیانم هێنا بەڕاستی نەئەمن بووم سێ چار کەس بوون شەماڵ بوو فواد ئەحمەد بوو هەزار ڕەحمەتی خوای لێبی ڕەسوول گەردی بوو بە کوردەواری ئەمە دەڵێن بەڵێ گیانە یعنی ئەو ئەفنە دوای گوتیان وەڵا گیانە کچکۆکێ با بیکەنە گیان بوومە گیان دوای گوتیان ژیان ئەو جاوی دەڵێ ژیان ئەندێک دەڵێن گیان دوو فلیمم هەیە لە یەکەچی نووسراوە ژیان لە بەغدا نازانم بڵێن جێ لا نووسیتیان گیان ئەوە هەیە هاتەوە ئەمن گوتم لە هەولێرێ لە کوردستان داخی ژیان ئەحمەدە وەنیە کار ناو دەستەوێن دەرێ ینی دەزانن ئەوە بەڵقیسە ڕاستە بەخوای مانگەک پێ نەچوو هەمووی زانرا هەرا کام لە بەرهەمەکانی خۆتە زۆر لا خۆشەویستە یعنی چۆن یعنی لەو بەرهەمانەی لە کتێب لە گۆرانی زۆر تایبەتە لەوانی تر یعنی ئەڵێ ئەو بەلایەک بەرهەمەکانی کە وەڵا هەرێکە تامەچی هەیە هەرێکە یعنی یادیگارشی هەیە یعنی ئەمریکەکەی لە ڕسمەکان دەگەڵ 6-7 پیاوم دەمێ ژنێک بێ داوەتمان دەگەڵ بکا لە بەغدای نەبوو هەرە من بووم هەر تۆ بوو هەرە من دکتۆرە تۆ چەند ساڵ بوو لە ناوکاری هوەری بووی کە هاوسەرگیریت کرد ئەمن لە 11 ساڵی 11 ساڵی هاوسەرگیریت ئەو دەمی فڕقەی مەدەرەسی هەبوو لە بەغام ئەوی زۆر ئازابی فکرەی هەبی ئەمن و دوو برام بردمی ئەمەیان تۆ تاقانەی 6 برای بەڵێ نبینی وەخۆ کەتومە دوو لە براکانشم دەنجیان خۆشە
باشە بەس هیچ بەرهەمیان نییە نانە دکتۆرن و گەورەنە نابنێت بەس یعنی یانزە ساڵ بووی وتت لە فێرقەی مەدرسە بووین 11 ساڵ بووی کە هاوسەرگیریت کردووە تۆ چۆن ژیانی هاوسەرگیریت وتر 11 ساڵ بووی شوت کردووە چاردە بووی زۆر باشە باوکی مناڵەکانت چۆن ناسی دوایی کە لە بەدوی من دەکەوت لە بۆ ئێزگە بە سیارەی لە بەدوی مە دەکەوت ئەمیش پێم خۆش بوو هەروام دەکرد تماشەم دەکرد وەڵا خۆشکردن خۆشە خۆشەویستی خۆشە باشە داکەم گوتی بابێ مێردی دێن لێی خەڵاس بی ئیتر بە مێردیان خەڵاس بین ئاخری خەڵاس نەبوو ئەو کاتە مێردەکەت تەمەنی لەگەڵ تۆ جیاوازی زۆر بوو یان نا گەورەتر بوو لە تۆ چەند ساڵ 12-13 ساڵ 12-13 ساڵ باشە کە هاوسەرگیریت کرد لەو ماوەیە هەر ئیشی هوەریت بەردەوامە کرد بەزی دەچووم هەر فترێک یان فؤاد عوسمان هەزار ڕەحمەتی خوای لێبی هەم مۆسیقارێکی گەورەیە و گۆرانی بێژە و ملەحنە سیدیەکی بۆ دەنا ئەو دەمێ ما تا ئێستا سیدی هێنەوە کاسێت پێ دەڵێن سیدی دەهینا بەزی دەیدا من حەفزم دەکرد مێردم زۆر بەی ڕۆژ لە ماڵ نەبوو لە دەرەوە بوو ئیشەکەی لە دەرەوە بوو دەچوم تەزیرم دەکرد باشە پێنج دینارەکەش لە بۆوان زۆر بە پێنج دینار پارەشت ناویست بەس هەتا بمینیم یعنی ساڵێ 3 گۆرانی 4 گۆرانی نێزانی ئەوە دەنگی تۆیە هیچی بەرگوێ ناکەوت مێردم بەس بە کوردی دەدوێت ئەو کاتە بەس بە کوردی زۆر فلیمەکی عەرەبی هەیە ویستیان چونکە جوان بووم گوتیان دەناوبی گوتم ئەگە گۆرانی کوردی تێدابی دەکەم گۆرانی کوردی تێدا نەبینەبی ئەوی ئەمنو جەمال جەلال ئەمنو جەمال جەلال بە کوردیە فلیمەکە عەرەبیە هەر بژی نافەرم دکتۆرە هەر بژی نا شەیتان بووم هەموو شتێگەڵێ دەست خۆش بینەرانی بەڕێز و خۆشەویست دیدارەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆرە بەڵقیس بەردەوامەکات بەڵام پێویستمان بەناوبڕێکە دەچین و دەینەوانەی لەگەڵمان بن ئەڤین ژن و ژیان بە سپۆنسەری چای ڕۆیاڵ مەلەکی ڤایبەر فاستلینگ کلیکس ئاپتامیل پێرۆس و ئەسپێرۆکس بەردەوام دەبێت زۆر حەزم لە جوانیە لە خاوێنی و پاکیە سابوونی بەکاردێنێ بۆیە هەموو کات دڵخۆشێ هەر لەم بەکاری دێنێ هیچ کاتێ ناتوانم بێت کاتێکی خۆش لەگەڵ میرندا بەسەر ببە بە تامی پرتەقاڵ سێوی سەوز ترێ و خۆ چێژ لە تامە خۆشەکان وەربگرا میرندا بنووشە وەک دایکێک خۆشی من لەوەدایە کە دەبینم هەموو ڕۆژێک منداڵەکەم گەشە دەکات هەر لەبەر ئەوەشە دەزانم خۆراکی تەندروست چەندە پێویستە بۆ گەشەی مشکی تا جوانترین دیزاینەکان دروست بکات گەشەی تەندروست مانای ئەوەیە منداڵەکەم گەورە و بەهێزتر دەبێت گەشەی کۆمەڵایەتی کچەکەم وا دەکات هەمیشە سەرقاڵ بێت بە دروستکردنی هاوڕێتیەوە شیری بیبیلات جونیۆر پێکاتەیەکە ئاسان هەرز دەکرێت دەوڵەمەندە بە ئاسن و ڤیتامین دی و هەموو خۆراکە پێویستیەکانی دیکە بۆ ئەوەی منداڵەکەت بە شێوەیەکی تەندروست گەشە بکات بیبیلات جونیۆر خۆشیەک هەموو ڕۆژێک لەگەڵیدا گەورە دەبێت شامپۆ مکەیەفی 969 بۆ چارەسەرکردنی کێشەکانی قەش شامپۆی 969 بەرهەم هێنرا شامپۆی 969 تاکە چارەسەرە بۆ هەڵوەرین و چەوری و لاوەزی قەش بۆ ئەوەی قژێکی خاو و نەرم و جوانت هەبێ تاڵەکانی قژت ئەستور و بەهێز پڕۆبریسکەدار بێ بێ ئەوەی ڕەنگی قژت تێک بچێ ئەوە شامپۆ مکەیەفی 969 لوبنانی بەکار بهێنە شامپۆی 969 لوبنانی بەراندی جیهانی قەڵەوی یەکێکە لە کێشە سەرەکیەکانی مرۆڤی ئەمڕۆ کە بەهۆی زۆر ئارەزووکردنی مرۆڤ بۆ خواردن پەیدا دەبێت چەند دڵتەنگ دەبیت کاتێک ئەو هەموو مۆدێلی جلوبەرگە دەبینیت و ناتوانانی بیپۆشیت چونکە تۆ کێشت زۆرە تۆ بە شێوازێکی سروشتی قەڵەو دەبیت و ئێمەش ڕێگە چارێکی سروشتیمان بۆ دۆزیویتەوە دەزانیت چییە؟ چای ڕۆیاڵی مەلەکی
ئەم چایە بەرهەمێکی ئەڵمانیە و لە 6 گیای سروشتی بەرهەم دەهێنرێت ئەوانیش گەڵاکانی کاسیا، عەشراق، خڕنوب، مێرمێ، ڕێحان و نەعنا. ئەم چایە کار دەکات لە کەمکردنەوەی هۆرمۆنی کۆرتیزۆل کە بەرپرسە لە کەمکردنەوەی هەستکردن بۆ خواردن. وات لێ دەکات کەمتر خواردن بخۆیت و بەردەوام هەست بە تێری بکەیت. جگە لەوەش چارەسەری کێشەکانی کۆڵۆن دەکات و ڕزگارت دەکات لە قەبزی کە دەبێتە هۆی هەڵئاوسانی سک. پاشان ناهێڵێت ڕیخۆڵە ئەو چەوریانە هەڵمژێت کە دەبێتە هۆی قەڵەوی. هەروەها گەدەش خاوێن دەکاتەوە لە هەموو مادەیەکی ژەهراوی. جگە لەوانەش بیری مرۆڤ بەهێز دەکات و دەبێتە هۆی حەوانەوەی ماسولکەکان. لە هەمان کاتدا ڕێژەی شەکر لە خوێندا کەم دەکاتەوە و کۆئەندامی زاوزێ دەپارێزێت لە هەموو جۆرە هەوکردنێ. ئەم چایە ئارام بەخشە و ڕزگارت دەکات لەسەر ئێشە. بۆ بەڵگەش گوێلم خانمە بگرن. من پێشتر کێشم زۆر بوو، نەمدەتوانی بە ئارەزوی خۆم جلو بەرگ لەبەر بکەم. بەردەوام نیگەران بووم، بەڵام پاش بەکارهێنانی چای ڕۆیاڵی مەلەکی ئێستا خاوەن لە شولارێکی ڕێکولاوازم و زۆر دڵخۆشم. سپاس چای ڕۆیاڵی مەلەکی. هەر بۆیە بەیانیان پێش ناخواردن و شەوان پێش خەوتن چای ڕۆیاڵی مەلەکی بخۆنەوە تا ڕزگارتان ببێت لە قەڵەوی. چای ڕۆیاڵی مەلەکی بە لە شولارێکی ڕێک و تەندروستەوە چێژ لە ژیان وەربگرە. کی بۆ ڕێژی نوێی دۆزیەوە و ئێمەی لەبیر کرد. تۆ سەیری ئەوە چەندە شتێکی بچووکیشە. ئێستا من چی بکەم؟ ئەگەر کیبۆردتان دەوێ من دەیفرۆشم. گەر کیبۆردەکە دەفرۆشی ئەوە من دەیکڕم. گەر دەتەوێ بیکڕیت بیکڕە، گەر دەتەوێ بیفرۆشیت بیفرۆشە. هەر شتێ تۆ بتەوێت بە دڵنیاییەوە لە زیڤۆکس بۆت مسۆگەرە. زیڤۆکس جیهان لە بەردەرگاکەتدا. پێم ئەڵێن تا لە چروکە وانە لە قۆتانەوە ئێوە لە کاتی هینەکەیان ببینن. دەتۆ ژێرکەیەکمان بۆ بکە با نەچم پارەی پێ ئەڵێن دڵی نایە پارەی پاسی جوان لەو قسەیە ئاخر لە کاتی هینەکەیان نەتان بینیوم. ئەوەی من شەکری پێمەکە شەکرەکەم بۆ بکە بە سەفەری. ئەم شەو تۆش سەرێ بە فەرموو. خۆ من هەمووی ناکڕم. ئەی بای 250 لە خۆمە هەموو تەواو. چی؟ ئاخر لە کاتی هینەکەیان نەوبینیوم. وا وردە وردە ئەسمەوە ماڵەوانێ ئەنجاوەرن بزانن لە کاتی هینەکەیە چۆن. دایم و دەر هەم دنیای خەڵک لە ماڵمان کەوتووە. هەرایە هەرا لەبەر ئینتەرنێتەکە بەرناکەوێت هەمووی هەر خەریکن. دەست و دڵم زۆر باشە بووە. باکۆ تۆ بێتاقەت نابی بۆ جۆ؟ بێتاقەتی چی؟ خۆم و ئەو عالەمە حەساوی نێتەوە. خەتەکە بێسنوورە. دای باوکەکەم دای بە خەریکم واخێ. ناتالە بۆ ئینتەرنێت کەسێکی تر. چونکە زۆر بەلاشە. کارتێکی 25,000 نەورۆز 4G بۆ ئامێرەکەت بکڕە و یەک مانگ ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنە لە هەموو شوێنێکی هەرێمی کوردستان. لەگەڵ نەورۆز 4G بەڕاستی بیرت لای گیرفانت نابێت. نانا کوێری چی؟ ئەمەوێ جارێ ئەم چاوم سەرف نەبێ. لەمەو بەدوا کابوسی گەنمبوونی بزوێنەری ئۆتۆمبیلەکەت کۆتایی پێدێت. لۆک ئۆیل بە سوود وەرگرتن لە تەکنۆلۆژیای نوێ بۆ هەموو جۆرە ئۆتۆمبیلێک ڕوونێکی ناوازەی بەرهەمهێناوە. لۆک ئۆیل دە بەرامبەر زیاتر بزوێنەری ئۆتۆمبیلەکەت دەپارێزێت. لۆک ئۆیل تەواوی تاقیکردنەوەکانی بۆ کراوە کە ڕوونێکی تایبەتە و بۆ سروشتی ئاسن دروست کراوە. لۆک ئۆیل کۆمپانیای دیاری گروپ بۆ بەکارهێنەرانی ڕۆنی لۆک ئۆیل سوپرایزێکی ناوازەی هەیە. بەکڕنی هەردەبەیەک لە ڕۆنی لۆک ئۆیل ناوت دەچێتە ناو تیر و پشکی بردنەوەی ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکە بە 0 750 532 چێشتەکانمان چەند خۆشتر و بەتامتر بێ قاپ و قاچاقەکان چەورتر دەبێت. پاکەرەوەی شوف بە کەفێکی زۆر و خەست بە ڕێژەی ئاوێکی کەم قاپ و قاچاقەکان خاوێن و ڕەونەقدارتر دەکات. چەوری زۆر بە ئاسانی پاک دەکاتەوە و بۆنی خواردن لەسەر قاپ و قاچاقەکان ناهێڵێت. پاکەرەوەی شوف بە 6 بۆنی جۆرا و جۆر. کۆمەڵگاکەی تۆ چییە؟ هەر کەسێک کە بە درێژایی ڕۆژەکە باسی خواردن بکات ئەوە کۆمەڵگەی منە. دایکێک هەمیشە خەیاڵی لای ماڵ و مناڵەکەیەتی. چی؟ مەبەست کۆمەڵگەی مرۆڤەیان کۆمەڵگەی پشیلە. هەندەری سەرسەختی بارسا بژی بارسا ئەو مرۆڤانەی خەون بە بوونەوەرە ئاسمانیەکانەوە ئەبینە. ناساندنی ڤایبەر کمیونیتیز باشترین ڕێگا بۆ گەشتن بە دەوروبەر و گەشەکردنی گروپ و کۆمەڵگاکات. ئێستا تۆش لەسەر ڤایبەر کۆمەڵگەی خۆ دروست بکە.
کۆمپانیای دۆلار سنتەر بۆ یەکەم جار لە شاری هەولێر دۆلار سنتەر کرایەوە. لێرە هەرچی هەڵدەگریت تەنها $1 یاخود کەمتر لە $. کۆمپانیای دۆلار سنتەر بۆ خزمەتکردنی هاوڵاتیان باشترین و هەرزانترین نرخی لە سەرجەم کەلوپەلەکان داناوە. لە دۆلار سنتەر باشترین براندە جیهانیەکان بەردەستە بۆ تۆی عەزیز. تەنها جارێک سەردانی دۆلار سنتەر بکە هەرچی پێداویستی ڕۆژانەی ناوماڵە هەمووی لێرە دەست دەکەوێت تەنها بە $1. بەڵێ تەنها بە $1. ناونیشان تەیراوە ترافیکی کورد و عەرەب تەنیش قوتاڵی ناسکان کۆمپانیای دۆلار سنتەر. لە درێژەی هەڵ و چانسەکانی هۆم ئیستانبول ئێستا تاخمی مێز و کورسی سپی PVC لە $349.90 بوو بە $199.90. ئەم هەلا لە دەسمەدە باشترین نرخ باشترین کۆڵیتی هۆم ئیستانبول باشترین هەڵبژاردە. مێلیسا بەرهەمێکی تایبەتت پێدەناسێنین بۆ دەرخستنی جوانی ڕاستەقینەکەی قژت. مێلیسا کۆنسێرتێکی سوپەر، گۆرانیە خۆشەکان، شەوێکی سوپەر لەگەڵ سوپەر ساکۆ لە هەولێر. سوپەر ساکۆ ئێوارەی سیئاب لە گۆڕاپانی پێشەنگەی نێودوڵەتی هەولێر لە کۆنسێرتێکی خەشەنگدا بە هەوادارانی شاد دەبێت. بۆ زانیاری زیاتر و وەرگرتنی بلیت پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0751 850 91 77. ئەڤین ژن و ژیان بە سپۆنسەری چای ڕۆیاڵ مەلەکی، ڤایبەر، فاستلینگ، کلیکس، ئاپتامیل، پێرۆس و ئەسپێرۆس. بەردەوامە. زۆر سپاس بینەرانی خۆشەویست، ئەڤین ژن و ژیان لەگەڵتان بەردەوامە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە بەڵقیس گفتوگۆکانمان بەردەوامەکەین. دکتۆرە دووبارە سڵاویش لە تۆ. قوربان خوانەکەم هەموو شت باشە مرتاحی ئەمڕۆ لێرەی الحەمدوللا بە میوانداریەکە هەتا سبەینە لێرە دەبین. ئەگەر تۆ ڕازی بی ئەرێ وڵات خەینە سەر و سەرچاو چ دەڵێن بمینین هەتا سبەینە جێژن لێرە بە خۆمان قەیسی و فاسۆلیا و گۆشتەکە خوێنەڵێن چی جەماعەت چەند کەس ڕازیە کە جوانن حەیران تامم. زۆر سپاس هەر بژیت. تۆزێک دەگەڕێنەوە سەر گفتوگۆکان. دکتۆرە هیچ پلانی ئەوەت هەیە دوای ئەم بەرهەمێک کە مامۆستا هەڵکە و زاهیر بۆی کردی بەرهەمی تر بکەیت؟ دەگەڵ سەمیرم زانێ پێچگەلەوە بێزگەلەوی دەگەڵ دینەی شعرەکی بۆ داناوم لەگەڵ خۆی دوێت ناکەی لەگەڵ دینە؟ لەگەڵ مامۆستا هەڵکەوتی دوو تشتی بۆ حەزر کردمەوە گوتیە تا مانجی 12 دەبی دوو. دەستی خۆش بێ من لێرە ڕاستی دەستخۆشی ماشەڵڵا زۆر ئەوەیە زوو ئیشکارەکانیەکە ئیشەکەی خۆی خۆشەوێ و نە لێرەش لە بەیروتیش شوهرەتی لە بەیروت پترە. بەڵێ بەڵێ هەیەی ڕاستە من لێرە وەسڵاوی بۆ نێرم گەرچی ڕەنگە لەسەر هەمومان هەر کارێکە دەکەین تێبینیان لەسەر ئێمە هەبێ بەڵام گرنگەوەیە مرۆڤ ئامانجەکەی لەکوێ بەرەو کوێڕە ڕەنگە مامۆستاڵکە زیاتر بۆ ناسرابێت زۆر کار بۆ کچەکانەکات هەرچەنە دکتۆرە بەڵقیس ڕەنگە نا هەر ئەوەنە پشگیری ئافرەتان بەڵام ئەوە جێگەی دەستخۆشیە دەستیشی خۆش بێت کە دکتۆرە بەڵقیسی لەبیر ناچێت. من بۆ ئەو سپاسیەکەم بەڕاستی هیوادارم هەمیشە لەبیری بێ لە جیاتی هەمومان بەس فایدەی چێ لۆ بۆچی دکتۆرە؟ ئەو جاهێڵە من پیر بووم فایدەی نییە هەر لە قسە خۆشەکانی خۆی ناکەوێت. دکتۆرە شتێکی تر نیشانەی پرسیار بۆ ئەگەر پێت نۆرماڵ بێ بپرسم باسی کوڕەکەت کردوتت لەگەڵ منە و ئێمە دەزانین تۆ خاوەنی کچ و کوڕێکی کچەکەت لەکوێیە؟ وەڵاهی من ناڵێم ئاخێری شەوێ دەگریم کچەکەم ئەوە 13 ساڵە نازانم بەس دەڵێن لە ئەمریکایە
نازانم ماوە مردیە هیچ لێ نازانم دڵم پڕ کردی داوای لێبرد نەکەم یعنی دەڵێن بەلکەم ڕۆژێک لە ڕۆژان لە دەرکەی دەدا زۆر بیریەکەی کچمە و دوامینیش تشتەکەیە ئینسان وەختی گەورە دەبی بە عومر یعنی حەزەکە منداڵەکانی دائیمەن ببینی خۆشە عالم لەی وابی ئەمن هەر دەخۆشیم نە هەمە دەردم هەیە بەس چ بکەم زۆریشی هەیە یعنی ئەمن دەمێ عالم دەخۆشیبی تماشایان کەم با من بگریم قەی ناکە ئاخر جار پێش 13 ساڵ ئاگات لێک بووە 2005 نهایەتی 2005 داخی نازانم لێت ناپرسێ تەلەفۆن نازانم مردیە مایە نازانم هیچ عاجزێک لە بینتانە ڕوویە بالعکس پارەم دایەڵە چۆ ئەمریکا ئۆ هاوکاریشت کرد بێگومان جەرگێتی دایکە چی لە دەست هاتە بێ کردوێتی من لێرەوە لەبەرەوەی بەتایبەت پرۆگرامەکەمان لە سۆشیال میدیاش دەنگدانەوەی دەبێت دەزانم دەبینڕێت شت بڵاوەکەینەوە لێرەوە هاوارێک دەکەم هەمومان دایکمان هەر چیەک بێ هەر چۆنێک بێ تووڕە بێ لێمان عاجز بێ لێمان بدا پشتمان تێبکان نابێ ئێمە بهێڵین ڕەنجی 9 مانگی هەڵگرتن بە پێستی سکی لەبیر بکەین بەهەش لەژێر پێی دایکانایە ناوی چیە کچەکەت دکتۆرە؟ دینا لەبەر هەندێک دینم خۆش دەوێت ئەگیانە دیناخان ئەگەر دەنگی ئێمە دەبیستیت دایکت چاوەڕێی تەنها پەیوەندێکی تەلەفۆنیە لێپرسینێکە ئەگەر هەمووشمان لە دەوری بین هیچی وەکو ئەوە نییە کە تۆ براکەت لە تەنیشتی بن هیوادارم ئەگەر لە شوێنێکەوە ئینشاءالله ماوی ئەژیت ژیانت زۆر خۆشە ئاگایەکت لە دایکە بێ ببوورە دکتۆرە داوای لێبوردنەکەم ئەوانە هەموو منداڵی منن ڕاستە ئەو بەسە ئەنگۆ عەزیزی منم بەسە نەشەرتە ڕاستە نەشەرداک منداڵی هەبی یعنی نەزجی قەزدم نە شەرتە بەخێویکەی یعنی شەرتە بەوەفابی ڕاستە یعنی تەنها هەندێک جار خوێن پێکتانەوە نابەستێتەوانێ کەسێکیش کە تۆ پەروەردەت کرد بێ گەورەت کرد بێ هەر وەکو جەرگی تۆیە با تۆزێک کەشوهاوەکە گۆرانیەکی سۆرانی هاوکاری منە ناسی وەنیە دکتۆرە بەڵقیس لە پرۆگرامی ئەڤین ژن و ژیان راپۆرتمان بۆ حەزرەکە اینجا چۆ راپۆرتێکی حاضر کردەوە بۆ ئەم جێژنە هەندێک پرسیاری کردووە لە بازار و لە دوکان پرسیوێتی کوابزانین ئەم جێژنە خەڵک شتە کڕێ شتە فرۆشرێ چۆنە وەزعی بازار و دوکان چۆنە با ئەم راپۆرتی سۆران ببینین و تۆزێ بۆ خۆمان پێ بکەینین فەر خەڵک شت دەکرێ؟ ناوەڵڵا زۆر بە زەحمەتە باشە جێژنێ بۆ خەڵک شت ناکرێ وڵاهی نازم لەبەرەوە خەڵکی بەڕاستی پاریان پێ نییە نازم سێرە بە قرز بیان دێ قرز هیچ کەسێک نیە لەرکانە شتێک بە قەر زۆر بگرێ مەسەن ئەم جێژنێ وەکو جێژنەکانی ترە ناوەڵە زۆر جیاواز هەر ئەم جێژنەی جیاوازی لەگەڵ جێژنەکانی تر تەمان جیاوازیە لە چ ڕوویەکەوە لە ڕووی مادیۆ خەڵک پارە پێنی وڵە پارەش پێوی نایەتەوە بە خەیسەری هەمووی کەت بازاکەتە تەیرا و 40 مەتری بوو بە بەلاژ نایاندێ بەلاش؟ وڵە زۆر تەبیعیە ئەگەر هاتن مەسەن کابرا هاتوی چیلۆیەکم سەرەز دێ بە بەلاش دەیدەی وەڵاهی سەر و شکلەکەی دەخین ئەو جەبایەوەی دەیدەی باشە چیلۆیەک سەرەزم بە بەلاش دێ سەر و شکلشم خوێنەوە چند دێ بەدانێ ئەوە دێشیتن زۆر چ دێشی بۆ دەرزی نییە دەرزی دەی خزمەت دانە بۆم جێژنەیە خەڵک زۆر دێ سەرشتی چاک دەکا خراپ نییە باشە چەند سەر چاک کردو وڵی قیاس ناکرێن بۆ قیاز ناکرێت بژمێرە یعنی دەوروبەری سەر چاک کردو هەی بە قوربان سەری بە چەند چاک کردو بە 7,000 هەتا 10,000 220,000 زۆرە؟ ئارێ وەڵڵا شتەکە دەمێ؟ ئارێ وەڵڵا کەەوە جێژنە بۆ نوشت زۆر دەفرۆشین ئارێ وەڵڵا الحەمدولله ئارێ وەڵڵا چەند بۆن فرۆش وەڵڵا بە چیلۆ نییە بە قلی جملەیش دەفرۆشم بە قلیش دەفرۆش چەند قڵت فرۆشتۆ وەڵڵا الحەمدولله خوا بە زیادبی باش عیبی نییە باشە الحەمدولله هەندێک بۆ نوشمان لێ بگە گەڵ شوێتە شیرینتەری وەرە لە تەماتەی
خڕتری لە شفتی سۆرتری لە گوندۆرەی دێمتری شیرنتری وەستاجە نەگەژنە منە تخوا زێر و شتەکەی دەکەی بە هەدیە بکەم هەدیە تو؟ ناڵە ناکەم نو بکەم هەدیە چەند زێرتیان تووستە؟ وڵات سی مسقال سی مسقال وەڵە هەر بەلاشە دەباش سی مسقال بۆ لەکەی هەدیە سی مسقال ناوە بۆ درت لەگە بکەم؟ نوڵە حەشاش تۆ بەس بۆ بۆم ناکەین ناتان باشە 5 مسقال بکە بە هەدیە وەڵا یەک مسقالش نادەمێ بە قورعان سەیری بەخوا ڕەزیلی ڕەزیلی وەڵا ڕەزیلی وەڵا ڕەزیلی چێکایانی دیجاچی باش ئەتو ژنی بینە وعدی مسقالەکەت دەمێ ژنێ بێنم وعد یەک مسقال وعد بەس بە شەرتێک زێڕەکەی لای من دەکڕی وڵای لای تۆ دەیکڕم تا خلاص پێ کاتین دەیکەمە دوو مسقالی لەسەر دوو مسقال مارەی دەکەم بەس بە چەندی لەسەر دوو مسقالی مارەی دەکەم مبارەکە باشە خەڵک دێشتی دەکرێن چەند چیلۆ فستق فرۆشت وا وەڵام 5-6 کیلۆ ئەی باوی لە بای هەر بە چارێک دەڕۆ بۆ وەڵا نایزە کاکە جێژنەش پیرۆز بێ سەلاوەت وی لێت مبارەک بێ ئەوە بۆ تێ یەک دانی بخۆی خەمە دوو ماڵێ وڵا دوو گۆشتی خێر نییە ئەدی ئێمە دوو ماڵێ کاکە خۆ گۆشتی قوربانی نییە یەک دانی خۆشترە وەڵاهی ڕاوستە ئەو نەرمە کامە تواوی تاوم دەدەێت دەکوڕە عیبینیە ماڵە باشە دەستا خۆ فەرم جێژنانەیە شتێک چی دێ پارە بێ وعدی زلێ دا خزمەت داوە زلێکی کوردی قەرزداری قیاسکەم بەڵەوە جێژنی قوربانە و زلێکی کوردیمان بە هەدیە دەداتی وەکو جێژنانە فەرم وای چاپکە بخۆم بۆ بابم ببێ بە دوو نەفەری لە بەریکەین باشە تەواو سۆرای مامی اسماعیل یا ڕەبی خوا هەم ڕۆژ جێژنە بخوا یا ڕەبی خوا ئەو جێژنانەمان لێ تێک نەدەی خوددا ئەڤی ناسۆ ئەوە لە ئێستاوە پێت دەڵم تۆش جێژنانە قەرزداری خوا بابی ناسۆی وڵە جێژنای بدە بە سۆرانی ئەڤێ خان خوا جێژنانێ بدە لە کۆڵم نیکەوە خێرت دەگاتێ ڕێکەوتنامەی سۆرای مامی